لا شوتی فرۆشتنەوە بۆ کۆشتی کۆماری تورکیا. ڕەجەب تەیب ئۆردوغان کاندیدی هاوپەیمانی جمهوری بە سێزدەهەمین سەرۆکی تورکیا هەڵبژێردرایەوە. بە پێی ئەنجامەکانی دەنگدانی سەرۆکایەتی دوێنێ، ئۆردوغان زیاتر لە 150 زایدێکی دەنگەکانی بەدەستهێنا و بۆ ماوەی 5 ساڵی دیکە بووەوە بە سەرۆکی تورکیا با ڕێژەی دەنگی لە 152.16. هەروەها کەمال کلیچدار ئۆغڵوش کە کاندیدی بەرەی ئۆپۆزیسیۆن بوو توانی لە 147.84 دەنگەکانی بەدەست بهێنێت. ئەمە بۆ جاری پێنجەمە ئۆردوغان دەبێتەوە بە سەرۆکۆماری تورکیا. ماوەی دەسەڵاتەکەی لە 20 ساڵەوە دەبێتە 25 ساڵ حکوم لە تورکیادا کە تا ئێستا هیچ سەرۆکێک لە دوای دامەزراندنی دەوڵەتی تورکیاوە سەرۆکایەتیەکەی هێندە درێژەی نەکێشاوە. ژیاننامەی ڕەجەب تەیب ئۆردوغان. ڕەجەب تەیب ئۆردوغان ساڵی 1954 لە خێزانێکی هەژار لەدایک بووە. بە منداڵی شووتی سمیتی فرۆشتووە و باوکی هەژار بووە. لە قوتابخانەیەکی ئاینی وانەی وتاربێژی خوێندووە. لە زانکۆی مەرمەرا زانستی ئابووری و بازرگانی خوێندووە. ساڵی 1994 با سەرۆک شارەوانی ئیستەنبوڵ هەڵبژێردراوە. لا بەڕێوەبردننی ئەو شارەدا سەرکەوتنی گەورەی بەدەستهێنا کە بۆ دەستپێکی کاروانی سیاسی بۆ ئەو. ساڵی 2001 لەگەڵ عەبدوڵڵا گوڵ حیزبێکی ئیسلامیان بە ناوی پارتی داد و گەشەپێدان دامەزران. لە هەڵبژاردنی 2002 زۆرینەی پەرلەمانی بردەوە. ساڵی دواتر بووە سەرۆکوەزیرانی تورکیا و تا 2014 لەو پۆستەدا بوو. لە ساڵی 2014ەوە تا ئێستا سەرۆکۆماری تورکیایە. ساڵی 2016 هەوڵی کودەتای بەسەردادرا، بەڵام شکستی بەو کودەتایەدا هێنا. لە ڕاپرسی 2017 گۆڕانکاری لە 8 مادەی دەستووردا کرد. لە گرنگترین گۆڕانکاریەکان گۆڕینی سیستەمی پەرلەمانی بوو بۆ سەرۆکایەتی. زیندووکردنەوەی دابوونەریتی عوسمانیەکان یەکێکە لە ستراتیژیەکانی ئۆردوغان. لە سەردەمی ئەودا پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد دەستی پێکرد، بەڵام زۆری نەخایند و پرۆسەکە کۆتایی هاتوو. بە سەدان سەرکردە و هاوڵاتی کورد خرانە زیندان. لە باکووری کوردستان قەیومەکان لە جێگەی سەرۆک شارەوانی کوردەکان دانرا. لە سەردەمی دەسەڵاتی ئۆردوغاندا لەشکرکێشی تورکیا بۆ سەرخاکی هەرێم زیاد بوو. دوای سەرکەوتنیشی ئۆردوغان یەکەم پەیامی خۆی بۆ گەلی تورکیا بە بۆنەی سەرکەوتنی پێشکەش کرد. ئۆردوغان لە پەیامەکەیدا گوتی هێرشەکان بۆ سەر گەریلا و درێژەدان بە هێرشەکانمان لە باشوور و ڕۆژئاوای کوردستان بەردەوام دەبێت. ڕاشی گەیان دەبێت بەردەوام بین لە دوورخستنەوەی تیرۆریستان لە سنوورەکانمان. هێرشێکی توندیشی کردە سەر هەدەفە و بە پشتیوانی تیرۆر تاوانباری کردن. ئەماش بە هۆی ئەوەی پشتیوانی کورد لە کاندیدی ئۆپۆزیسیۆن وای کرد هەڵبژاردن بکەوێتە گەڕی دووەم و جیاوازی دەنگەکانیشیان بۆ 2 ملیۆن دەنگ کەمی کرد. ئەوەش وای کردووە داخێکی زۆر بەرامبەر هەدەپا هەڵبگرێت و بیەوێت تۆڵەیان لێبکاتەوە. لە پەیامەکە هیچ ئاماژەیەکی بۆ هەڵدانەوەی لاپەڕەی نوێ و پرۆژەی نوێ بۆ ئاشتی لە تورکیادا تێدا نەبوو، بەڵکو جەختکردنەوە بوو لە کارەکانی پێشووی. هەر لە وتارەکەی چەند جارێک ناوی کەمال کلیچدار ئۆغڵوی بە بای بای کەمال هێنا و داوای لێ کرد دەست لە کار بکێشێتەوە.